بافڵ تاڵەبانی چی بۆ ئەمریکەکان کرد و چی بە ئێرانیەکان وت؟ بافڵ تاڵەبانی چۆن توانی سێوی ئێرانی و ئەمریکەکان لە سەبەتەیەکدا هەڵبگرێت؟ لاهور شێخ جەنگی قوربانیەک کە پارتی و تورک و ئێرانی و ئەمریکەکانیش بانکێش کراون بۆ خوانەکەی. چۆن ئێرانیەکان ڕازی بوون؟ ناکرێت لە سنووری قەڵەمڕەوی یەکێتیدا جوڵەیەکی گەورە بکەیت و ڕەزامەندی ئێرانیەکانت نەبێت. بۆ ئەمەش ئەوە بەبیر ئێرانیەکان هێنراوەتەوە کە کەسانێک لە ناو دەستگامنیەکانی سلێمانی لە کوشتنی قاسم سولەیمانی تێوەگلاون کە پێشتر ماڵپەڕێکی ئەمریکی بە راپۆرتێک بە وردەکاریەوە باسی لەوە کردووە. بافڵ تاڵەبانی ئەوەشی وتووە کە یەکێتی ئەگەر بەو فرەکوێخایە بمێنێتەوە لە داهاتوودا لە بەرامبەر پارتی لاواز دەبێت. ئەوەش بۆ نفوسی ئێرانیەکان لە سنووری دەسەڵاتی یەکێتیدا خراپە. نەخشە لە تاران و کردار لە سلێمانی ئاسان نەبوو بۆ بافڵ تاڵەبانی لە یەک کاتدا پارتی و ئێرانیەکان ڕازی بکات بۆ دوورخستنەوەی لاهور شێخ جەنگی. ئەوەی کارەکەی ئاسان کرد خودی پارتی بوو کە لە سەردانی وەفدەکان بۆ تاران بە ئێرانیەکانیان وتووە تا ئەو کاتەی لاهور شێخ جەنگی دەستگای زانیاری و دژە تیرۆر بەڕێوەبرێت مەترسی لەسەر بەرژەوەندیەکانی ئێران دەبێت. چۆن ئەمریکەکان ڕازی کران؟ بێگومان بۆ ئەمریکا استراتیژ ئەوەیە ئێران تا ڕێکەوتنی ئەتۆمی لە ژێر گەمارۆدا بمێنێتەوە. بەڵام وەها بە ئەمریکیەکان وتراوە کە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەی سلێمانی بوون بە شوێنی قاچاقچێتی و دەواازەیەک بۆ شکاندنی گەمارۆکانی ئەمریکا لەسەر ئێران. بۆ ئەوەش دەستگامنیەکانی سلێمانی تێوەگلاون. هەر چۆنێک بێت ئێستاوەها دەردەکەوێت کە ئێرانیەکان و تورکیا و پارتی و ئەمریکەکانیش ڕازین بەوەی ڕوویداوە. وەها دیارە لاهور شێخ جەنگیش باش لەوە تێگەیشتووە بۆیە لە دوا تویتیدا دەڵێت ئەوەی ڕوویدا گەلە کۆمەکەی نێوخۆیی و ئیقلیمی و عوسمانی بوو کە وەک دەردەکەوێت ئیقلیمی مەبەستی ئێرانیەکانە چونکە بە دوایدا وشەی عوسمانی بەکارهێناوە وەک هێمایەک بۆ تورکیا. هەر چۆنێک بێت ئێستا ڕکابەرێکەوە دەردەکەوێت کە بافڵ تاڵەبانی لە دۆخی هێرشدایە و دەیەوێت هەموو گەمەکە بەسەر لاهور شێخ جەنگیدا قڵب بکاتەوە. بە پێچەوانەوە لاهور شێخ جەنگی وا دەردەکەوێت لە دۆخی بەرگری و هەوڵدان بۆمانەوەدایە و ناوێت بە تەواوی لە گەمەکە بکرێتە دەرەوە. بەڵام کێشەی لاهور شێخ جەنگی ئەوەیە وەک چۆن پشتیوانی دەرەکی نییە لە ناو حیزبەکەشیدا ئەوانەی هێزیان لایە نەک لە بەرەی ئەو نین بە پێچەوانەوە زۆرینەیان دژی ئەون. بێگومان ئێرە کوردستانە و بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە دەنگی ئەندامان و لایەنگرانی حیزب هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە ئایا خۆری لاهور شێخ جەنگی بە تەواوەتی ئاوا بووە یاخود لە دوورمەودادا ئەگەری هەستانەوە و ڕیمۆنتادای هەیە. ئەوە دەکەوێتە سەر بەرژەوەندی هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان. بێگومان دۆخی ناوخۆی یەکێتی و زۆنی سەوزیش لەسەر دەمی دەسەڵاتی ڕەهای بافڵ تاڵەبانیدا هەموو ئەگەرەکان بەکراوەی دەهێڵێتەوە.